بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. دوای لەزدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم مەسعود بارزانی پەیامێکی بڵاو کردەوە. مەسعود بارزانی لە پەیامەکەیدا ڕایدەگەنێت ئەوەی لە کەرکوو ڕوویدا بڕیاری تاگلانی چەند بەرپرسێکی ناولایەنێکی سیاسی کوردستان بوو. بە میوانداری بەڕێز سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان باس لە دۆخی هەرێمی کوردستان دوای لەزدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. ماوەی 26 ساڵە ژمارەیەک سیاسی کە بەهۆی شەرعەتی شۆڕژگێڕیەوە خۆیان سەپاندووە بەردەوام نەهامەتیەکانی گەلی کوردیان زیاد کردووە و بە درێژایی دەسەڵاتدارێتیان حکومڕانەتێکی پێچەوانەی بنیادنانی دەوڵەتیان کردووە. حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە 26 ساڵی ڕابردوودا بەداهات و سامانی ئەم گەلە خۆیان و کەسە نزیکەکانیان کردە ملیۆنێر. زۆر جاریش بە ئاواز و بانگەشەی نیشتیمانی و سۆزی نەتەوەیی گەلی کوردیان تەفرەدا و بۆ مەرامی حیزبی و کەسی بەکاریان هێناون. پاش شکستە ناوخۆیەکان لە ئیدارەدانی هەرێمی کوردستان 2 ساڵ لەمەوبەر بەداخستنی پەرلەمانی کوردستان و پەقستنی حکومەتی هەرێم خراپترین هەنگاویان ناو. لە دوای ئەوەش درێژەیان بانگاوە تاگڕەویەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی سەرجەم جوگەکانی دەسەڵات و زیاتر بە حیزبیکردنی داوم و دەستگاکانی حکومەت بەوەش هێندەی دیکە پرۆسەی دیموکراسیان لە هەرێم گەڕاندەوە دواوە. دوای 2 ساڵ لە داخستنی پەرلەمانی کوردستانیش جارێکی دیکە چارەنووساسترین پرسی کوردیان بۆ داپۆشینی ئەو قەیرانە سیاسی و ئابووریە بەکارهێنا کە خۆیان دروستیان کردبوو. پارتی دیموکرات و ژمارەیەک حیزبی دیکە لە پێناو بە پاڵەوانکردنی خۆیان و بە نەبوونی زەمینەی لەباری ناوخۆیی و هەرێمایەتی و جیهانی ڕێفراندۆمێکی نیوەناچڵیان ئەنجامدا. ئەمە سەر ڕای جەختکردنەوەی بەشێک لە لایەنەکانی دیکە بە تایبەتی کۆمەڵ ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە مەترسیەکانی ئەو هەنگاوە لەم کاتەدا و نەگونجاوی بارودۆخی ناوخۆیی و ناوچەی و دژایەتی جیهان. بەڵام ئەوان پرسی سەربەخۆیی ئەو گەلەیان کردە قوربانی بەرژەوەندیەکانی خۆیان. ئەوان و ئەو لایەنانەیان تەخوین دەکرد کە دەیانگوت زەمینەی ڕیفراندۆم لەبار نییە، دەیانوی زوێنێکی وا لای جەماوەری کوردستان دروست بکەن کە تەنها خۆیان نیشتیمان پەروەرن و هەر ئەوان خەونی دروستکردنی دەوڵەتیانەیە. سەرڕای نالەباری بارودۆخی ناوچەکە بۆ ڕیفراندۆم لەم کاتەدا لە هەمان کاتدا مامەڵەی ناسیاسی و نادیبلۆماتی و شەرقسەی هەڕەشەی حساب نەکردنی بەرپرسانی کورد بۆ هەموو جیان بە تەواوی هەموو وڵاتانی کردە دوژمنی دۆزی ڕەوای کورد. گەلی کوردستانی حەقی وەیە مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن. دوای ئەوەش چەندین ڕێکاری سزادان لە بەرامبەر هەرێمدا گیرابەر و فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان داخران و ڕێکەوتنی سێدەوڵەتی عراق و ئێران و تورکیا دژی هەرێم بە جددی وەریان نەگرت و هەر سەرقاڵیەوە بوون ناوی تازە لە خۆیان بنێن. دوای ئەوەش گەورەترین شکستی مێژووییان بەسەر ئەم گەلەستەم دیدەدایەنە و هەموو ناوچە کوردستانیە کێشە لە سەرەکانیان ڕادەستی بەغدا کرد. سەرڕایەوەش سەرقاڵی شەڕی ڕاگەاندن و هەر یەکەیان شکستەکەیان دەخەنە ئەسۆی ئەوی دیکە هێشتا ڕاستیەکان لە خەڵک دەشارنەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە ئەم نخبە سیاسیە باڵادەستەی ئەم گەلەیان تووشی دەیان قەیران و نامەتی کرد و خوێنی هەزاران شەیدیان بە فیڕۆدا دان بە شکستە گەورە و مێژوویەکەی خۆیاندا بنێن و کۆتایی بە ماڵوێرانەکانی خەڵک بێنن. لەجێی ئەوان کەسانی دڵسۆز بە هاوڵاتیان کاروباری هەرێم بگرنە دەست. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سۆران بەخێر بن، سوپاس بۆ هەمەدەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی کورد ناوچە دابڕێنراوەکانی لەدەستدا. بەڵام بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا پرسە و سەرخۆشی ئاراستەی بنەماڵەی بەڕێز دکتۆر شان قەڵاتزێیی هاوڕێ و هاوپیشەمان لە پەرلەمانی کوردستانەکەین کە بەداخەوە ئەمڕۆ دوایەوەی تووشی ڕووداوی هاتوو چۆ بوو لە نەخۆشخانە گیانی سپارت بە ناوی خۆم و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە سەرخۆشی ئاراستەی خانەوادەی بەڕێزیان منداڵەکانی و بنەماڵەکەیان و
سەرجەمەندامان و لایەنگرانی بزوتنەوەی ئیسلامی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتیان دەکەم بەداخەوە خەسارەتێکی گەورە بوو کاکشوان خوای گەورە سەبووری خانەوادەی بەڕێزیان بداتەوە و سەرخۆشیش لەو خانەوادە بەڕێزانەکەم کە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو کوڕەکانیان لە کەرکووک و ناوچەکانی تر و لە خورمات و شەهید بوون و بەداخەوە دوێنێ تەرمی بەشێک لەو شەهیدانە هاتەوە بۆ خانەوادەکانیان خوای گەورە سەبووری خانەوادەکانیان بدا و هاوبەشی خەمیانین بەخوای گەورە شیفای بریندارەکانیش بدات کە بەداخەوە ئەوانیش بەشێکی زۆر بریندار بوون لەو دۆخە نەخوازراوە ئەوەی کە بۆچی هەرێمی کوردستان ئەو ناوچانەی لە دەستدا حەقیقەتەوەی کە ئێستا ڕوو دەدا دەرەنجامی سیاسەتی هەڵە و شکست خواردووی ئەو دوو هێزەیە کە چەندین ساڵە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن و بە تایبەتتر لە ساڵی 2023 بەدووە ئەو ناوچانەی کە لە دەستور دانیان پێداهێنا ببێتە ناوچەی متەنازع عەلەیها واتە ناوچەی ناکۆکی لەسەر مادەیەکی دەستوریان بۆ دانا بە ناوی مادەی 140 سەرەتا 58 و دواتر 140 تا جێبەجێ بکرێ لە 2007ەوە جێبەجێ نەکرا و لە هیچ قۆناغێک لە قۆناغەکانی کە کورد لە بەغدا بووە داکۆکیە سەرەکیەکانی بۆ پێکهاتن لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ بەشداری لە حکوومەتە بریتی نەبووە لە جێبەجێکردنی مادەی 140 و ناوچە کوردستانیەکان و ژیانی کوردنشینەکانی خورمات و هەتا دەگاتە شنگال و خانەقین و جەلەولا و سعدیە و هەموو ناوچەکانی تر بە کەرکووک و دەوروبەریەوە هەمیشە لە پێناوی دەستکەوت و ئیمتیازات ئەم پرسە گرنگەیان دواخست و وایان لێکرد کە بەم نەتیجە بگا کە ئەمڕۆ ئەمەی ڕوودەدا نەتیجەی شکستی حکومڕانی ئەو دوو هێزەیە کە جڵەوی دەسەڵاتی ئەمنی و ئیداری و ئابووری ناوچە کوردستانیەکان بە تایبەت کەرکووکیان لە دەستا بووە جڵەوی ئیدارەی خورماتویان لە دەستا بووە و نفوز و جڵەوی هەموو شتێکی شنگال و ناوچەکانی تریان لە دەستا بووە ئەوان شکستیان هێنا و ئەوان خەڵکی هەرێمی کوردستانیان کرد بە قوربانی پارە و پۆستی خۆیان بە قوربانی عینادی خۆیان و ئەو دۆخەیان لەو ناوچانە دروست کرد کە دوجار نەک مادەی 140 جێبەجێ نەکرد نەک دەوڵەتیان دروست نەکرد بەڵکو ئەوەشی هەمان بوو لە هەرێمێکی کوردستانی سربەخۆ ڕۆژ بۆ ڕۆژ ئەو دەستکەوت و سەروەریانەی هەی بووە لە دەستی دەدا و باجە گەورەکەی دەکەوێتە سەر خەڵکی کوردستان قوربانیەکانی ڕۆڵەی خەڵکن کە شەهید دەبن بریندار دەبن پارەکەشی ئەوانەی کە بردیان و دزیان خۆیان شاردۆتەوە و خۆیان حەشارداوە و بێدەنگیان هەڵبژاردووە و لە شوێنی ئەمین و سەلامەکان شوێن بردوانەی کە خۆیان شاردۆتەوە طبعا لە ڕوخانی ڕژێمی لە ناوچوی بەعسەوە ئەوەی کە دەسەڵاتی هەبووە لە ناوچە کوردستانیەکان ئەو دوو هێزە بوون پارتی دیموکرات یەکێتی نیشتیمانی لە شوێنێک یەکێتی زۆر باڵا دەست بووە لە شوێنێک پارتی زۆر باڵا دەست بووە بەڵام دوجار پێکەوە ئیدارەی ئەو ناوچانەیان کردووە ئێمە لە هەرێمی کوردستان گیرۆدە بووین بەدەست دوو ئیدارەیی و دوو ڕەنگی و دوو سنووری و دوو جۆر لە فەرمانبەری و دوو جۆر لە پۆلیسی و دوو جۆر لە ئاسایشی و لە پێشمەرگەیی لەو ناوچانە ئەم دوو ئیدارەیە زۆر تۆختر زۆر خراپتر و زۆر ناتەندروستتر ئیدارە کراوە ئیدارەیەکی زۆر خراپ لە خورماتوو کراوە بە نەتیجە وای لێهات ڕێژەی کورد کە نیشتەجێی ئەسڵی خورماتون وردە وردە ئەوەندە بەرەو کەمی بڕوە وای لێبێ کە ئێستا خورماتوو هەواڵەکانیشی بەوێنە و بە دەنگیش نەگا بە خەڵکی کوردستان ئێستا تۆ دەزانی لە خورماتوو ماڵە کوردەکان بازاڕە کوردیەکان زۆرینەیان سووتێنران و تاڵان کران و خەڵکەکەی ئێستا دەربەدەرە لەو گوندانەی دەوروبەر
نەخێمەیەکیان پێگا نەنان و ئاوێکیان پێگا نە هاوکاریەکیان نەکرێ و نە هیچ کەسێکیش لە هەرێمی کوردستانەوە ئامادەیە باسییان بکە تەنانەت هیچ ئیعلامێک لە کاتی ئەوەی کە لە خورماتوو ڕوویدا لەوێ نەبوو بۆ ئەو دیمەنانەی لەوێ ڕوویدا دیمەنی تۆڵە بوو لە خەڵکی کوردستان نەش گوازرایەوە نەش بینرا ئەوەی باجەکەی داوە و خەڵکەیەکە خەڵکی کوردی ئەو ناوچانن ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کۆمەڵێک دز و گەندەڵ و مافیا بە ناوی کوردایەتی و لەژێر سایە عەلەمی کوردستانە خەریکی تاڵانی و دزی و بەدڕەوشتی بوون لەکوێ خەریکی تاڵانی بوون؟ لەو ناوچە کوردستانیانە و بە تایبەتتر لە کەرکووک مەگەر شنگالیان چی لێ کرد؟ کردیان بە قورگی داعشا بۆی جینۆساید بکرێ و دوجاریش ئەمڕۆ بە هەمان شێوە دەستبەرداری بوون و چۆڵیان کرد و هەڵهاتنەوە لی ئەمانە نەتیجە و دەرەنجامن ئەگەر نا بۆ تورکمانێک و عەرەبێک کاتێکە پێشمەرگە لەو ناوچانە نامێنێ دێن ئاهەنگەکەن لەسەر جادەکان لەبەرەوەی نەتیجەی سیاسەتی شکست خواردووی ئەم دوو حیزبە لە کەرکووکە کە هەموو شتێکیان بە حیزبی و قۆرخ و پاوان کردبوو ئەوە دەرەنجامەکەیەتی کە ئەمڕۆ دەیبینیت ئەمانە بیریان لەوە نەکردبووەوە کە ئەو هەموو هێز و هێزە حیزبی و دەسەڵاتە مافیایی لەوێ ممارەسەیان کردووە ئەوە نەتیجەکەیەتی ڕۆژێک دێت کە خۆشیان نەزانن لە کوێوە هەڵدێن بەشێکی زۆر لەوانە خەڵک هەر نازانێت لە کوێوە ڕایان کردووە سەرکردە هەیە لە کەرکووک و ناوچانە ڕای کردبێ هەمویان ڕایان کرد هەمویان هەڵهاتن هەموو ئەو فشە و فیشاڵی کە پیشانیانەدا کەرکووک چییە و خاکەکەی وایە و هەمووی لەسەر نەوتەکەی بوو و بۆ نەوتەکەی بوو و هەتا دزیان لێ کرد بە پارێزگارەوە بەو دوو حیزبە بە نەوتی هاڤانا و بای حەسەن کە حکوومەتی عێراقی نەوتی جەمبور و خەباز و بابە گوڕگوڕ کە ڕۆژانە 150,000 بەرمیل بووە نیوەی داوە بە هەرێمی کوردستان بۆی نیوەکەی تری بە بۆریەکەی هەرێمی کوردستانە بچێتە تورکیا پارەکەی بدرێتەوە بە بەغدا داوێتیەوە بە مۆزەفەکانی کەرکووک بەڵام پارتی دیموکرات و محافزی کەرکووک 3 دانە ساڵە ڕۆژانە 285,000 بەرمیل لەگەڵ 50,000 بۆ 60,000 بەرمیلی تری خەباز و جەمبور و بابە گوڕگوڕ کە ئەکاتە نزیکەی 325,000 بەرمیل تا 350,000 بەرمیل پارەکەیان بردووە کەس نازانێت چیان لێ کردووە. بۆ خەڵکی کوردستان سەرف نەکراوە؟ نەخێر نە بۆ خەڵکی کوردستان سەرف کراوە نە بۆ کەرکووک و کەرکووکیەکان سەرف کراوە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی خۆی بە ڕاشکاوانە دەڵێ بەرپرسی ئێمە هەیە کە مەبەستی پارێزگاری هەڵهاتووی کەرکووکە نزیکەی 150 ملیۆن دۆلاری بردۆتە دەرەوەی وڵاتە بە شەخصی خۆی بەڵام داواکە خەڵکی کوردستان لە کەرکووک کوردستانیانی کەرکووک کێچێکی هەیە بابێت دیفاعکە بەڵام خۆی پێش هەمویان هەڵدێ و ڕاکە ئەمانە کۆمەڵێک سیاسین دەبێت دادگایی بکرێن ئەمانە زەمەنیان کۆتایی هاتووە ئەمانە ستەم و زوڵمیان لە خەڵکی کوردستان دەرەنجامەکەی شکستی حکومڕانی و ماڵوێرانی خەڵک و بە کوژدانی خەڵکە لە پێناوی چییە؟ ئێمە 1800 شەهیدمان لە شەڕی داعشداوە لەو ناوچانە کە ئەمڕۆ پێشمەرگە سەحبی پێکرا هەمویان تووشی شکست و ناڕەحەتی و گریان و معانات کرد ئەم خوێنە بۆ ڕژە بۆی ئەو ناوچانە بپارێزرێن پێشمەرگە لەو ناوچانە جێگیر ببێ سبەینە نەفرۆشرێتەوە بە مزایەدەیەکی تر بە ڕێکەوتنێکی تری ژێر بەژێر بە هەر شتێک بێ 10,000 بریندارمان بۆچی داوە کە زۆرینەیان بوون بە خاوەن پێداویستی تایبەت و ژیانیان لێ تاڵ بووە زۆرینەیان چارەسەریان پێنەدراوە بۆ نەکراوە لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەی کە ئەمڕۆ هەیبەت و هەیمەنەی میلەتێک ئازایەتی و قارەمانەتی پێشمەرگە لە شەڕی داعش ببێ بە شکست خوارد و ببێ بە گاڵتەجاری سەر میدیاکانی دنیا بە گریان و بە هاتوو هاوار بەڵام بە بۆ چوونی تۆ ئەوەی کە ڕوویدا لە کەرکووک و ناوچەدا بڕێنەوەکان کە باز دوکە 1940 خاکی باشووری کوردستان پێک دێنن ئەمە شکستی هاوڵاتیانی کوردە پێشمەرگە یاخۆ شکستی بەرپرسەکانێتی ئێستا ئەوەی کە بەڕێز دەڵێ لە ئاسی دنیا شکۆی میلەتی کورد شکۆی پێشمەرگە شکۆی خەڵک شکا ئەوە نەتیجەی پاوانکردنی جونگەکانی حکومڕانی
تاڵانی بردننی داهاتی میلەت و خراپکردنی گوزەران و ژیانی خەڵک و برسیکردنی خەڵکە. ئەوە نەتیجەی ئەو ملهوڕی و عینادیەیە کە هاوارمان کرد، تکامان کرد، داوامان کرد، پێمان وتن بە وڵاتانی دەوروبەرمان وت، بە عێراقمان وت، بە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و نەتەوە یەکگرتووەکانمان وت. کاکە ئێمە گوێمان لێ ناگیرێ، ئێمە دەڵێن ئەمە کاتی نییە ڕیفراندۆم، ئێمە دەڵێن ئەم کاتە خراپە، دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر یەکڕیزی نییە، لێکترازان هەیە، تەبایی نییە، دامەزراوە شەرعیەکان پەرلەمانە پەک خراوە، حکوومەتە ئیفلیجە، ژیان و بژێوی خەڵکە زۆر خراپە. نەگوێیان لە کۆمەڵی ئیسلامی گرت، نە لە بزوتنەوەی گۆڕان گرت، نەگوێیان لە ئێران و عێراق و تورکیا و ئیتیحادی ئەوروپی و بەریتانیا و ئەمریکا گرت، نەگوێیان لە نەتەوە یەکگرتووەکان کرد. بەڕاستی خەڵک ئەو کاتە کەوت بۆ گومان دەیگوت تۆ بڵێ شتێکی لەمانە گەورەتر پشتیوانی ئەم ویستە نەبێ بۆ ڕیفراندۆم تاکو ئەم عینادیە دەکرێ. دەرکەوت ئەمە بۆ لە بەینبردنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان تەنازولیان لێ نەکرد. نەسەر بەخۆیەکەیان ڕاگەیان کە لە کاتێکا لە ١٩ خەڵک بەڵێی کرد وەنە خاکی کوردستانیشیان پێپارێزرا ئەو ناوچانەی کە خوێنی پێشمەرگەی تیا ڕژێنراوە، پارێزگاری لێکراوە بە قوربانیدان. لە کاتێکە پێشمەرگە بە فیشەکی خۆی، بە چەکی خۆی، بە سەیارە و سوتەمەنی خۆی چۆتە بەرەکانی جەنگ شەڕی کردووە. ئەوەی کە هاوپەیمانان و وڵاتان لە چەک و پێداویستی نردویانە بۆ پێشمەرگە، هەندێک لەو برادەرانە بردویانە بۆ خۆیان و خەزنیان کردو بۆ پاراستنی فقط خۆیان بەکاریان نەهێناوە. لەو بارەیەوە کە بردیان یاخۆ بەڵێ سەدان بەڵگە هەیە. ئەڵمانیەکان هاتن چەکەکانی خۆیان لە بازار ڕابینیەوە کە کڕین و فرۆشتنی پێک نەدرابوو بە پێشمەرگە، نەخێر نەدرابوو بە پێشمەرگە، کەمترینی درابوو بە پێشمەرگە. ئەوەشی کە پێی بوو لە بەرەکانی جەنگ بۆ خۆبادان و کەشخەیی بەرشاشەکان پێی بوو. ئەگەرنا ئەمڕۆ ئەڵمانیەکان هەموو مەشقێکیان بۆ پێشمەرگە ڕاگرت. بۆچی؟ لەبەرەوەی ئەمانە شکۆی پێشمەرگەیان شکاند و ئەمانە لە بەرامبەر داعش ئێستا دوای شەڕی داعش کاریان پێیان نەما، دەرکەو ئەمانە عەمالەتێکیان کردووە بەبێ مقابل بە ئیرادەیەکی شکست خواردوو لە پێناو کۆمەڵێک چەک و تەقەمەنی و پارەی دزراوی نەوت کە 3 ساڵە 2 ساڵە چەندێکە بیانەوێت لێی بەرن و لێی سوودمەند بوون و دوای ئەمە وەکوێزی پێشمەرگە قوربانی نییە لەم. بەڵێ پێشمەرگە قوربانی گەورەیە. ئەمڕۆ کە بڕیار بوو پێشمەرگە موچەی چارەکی پێ بدرێهی مانگی 8 موچەکەی ڕاگیراوە و نەدراوە و ئەگەر بشدرێ وەکو دوو ئیدارەیی لایەنێک بە پێشمەرگەکانی خۆی دەدا، بە پێشمەرگەکانی لایەکی تری نادا. لە کاتێکە هەردوو لاوەگیەک لە شنگال هەتاکو ئەو سەر چۆڵیان کردووە. ئەوانەشی شەهید بوون، ئەوانن کە وەفاءن بۆ ئەوەی کە چەکی پارێزگاری لەم خاکەیان پێ ئامادە نەبوون لەژێر فەرمانی فەرماندەکانیان بکشێنەوە، بەسەر بەخۆیی دیفاعیان کردووە و دیفاعێکی نابەرابەر بۆ لەگەڵ هێزێکی زەبەلاحی گەورە، بۆیە بوون بە قوربانی و شەهید بوون و فەرماندەکانیان جێیان هێشت. زۆر باشە، بەڵام ئەوەی کە باز دەکەی کە ڕێکەوتن کراوە، بەڵام ئێستا دەبینین پارتی ویکیتی لە ڕاگەیاندنەکانی ناوەریکەیان ئەویتر تۆمەت بارەکە بە خیانەت و بە ئاش بەتاڵ. مادەم ڕێکەوتن کراوە بۆ کوڕی هەژار دەدرێت بە قوربانی، ئەگەر ڕێکەوتنێک کراوە لەگەڵ عێراق بۆ بە ئاشکرا بە خەڵکی کوردستان بێزی پێشمەرگە نەوتراوە. ڕێکەوتن کراوە کە ڕێکەوتنێکە لە کۆبوونەوەی دووکان کرا. لە بەداخەوە دەیڵێم کاک مەسعود کاتێک کە برێد ماکگۆرگ و نوێنەری بەریتانیا و ئەڵمانیا و نەتەوە یەکگرتووەکان لە چەند ڕۆژێک پێش ڕیفراندۆمەکە چوون بۆ لای ڕۆژ بۆ سحێلان، زۆر دوورکەوتەوە بۆ ئەوەی کە نەیان بینێ، بەڵام ئەوان هەر ئامادە بوون چوون لە سحێلان بینیان. کاک مەسعود ئامادە نەبوو بیان بینێ، بۆی پێی بڵێن ئێمە بینە زەمانەت بۆتان، گفتوگۆ لەگەڵ بەغدا لەو زەمەنەی بۆمان داناون بۆی بگەنە ئەنجامێکی ترۆم ڕیفراندۆمە دوا بخەن. ئەوە بوو نەتیجەکەی قبول نەکرا و ڕیفراندۆمەکە ئەنجام درا. بەڵام دوای ئەمە کاک مەسعود لە شوێنی خۆیەوە دێ بۆ شارۆچکەی دووکان،
کۆبوونەوەیە کەکەن و تیاشیان ڕازی ئەبن لە هەموو ناوچە کوردستانیەکان بکشێنەوە بۆ پێش 2014 پێش هاتنی داعش. هێزێکیان لە هێزێکی تریان زیاتر دەڕواتە پێش زووتر سەحب دەکا، بەڵام هێزێکیان دەیەوێ ئەم سەحبە بکا بە خیانەت و شکستی بەرامبەرەکەی، دێت ئیعلامی بۆ تاوەدا کە ئەمە خیانەتە و شکستە و لە کاتێکا بۆ خۆشی نەهێزی زیاد کرد و ناردی، نەخۆشی پێپارێزرا نەک خەڵک، نە ناوچەکەی پێپارێزرا وەکو ئەو هەڵهات، وەکو ئەو کشایەوە. مزایدەکردن لەسەر یەک، تەخوینکردنی یەک، دوو هێز کە پێکەوە بڕیارەدەن، پێکەوە دادەنیشن، متمانەش لە نێوانیانە نییە، لە ناویەکی شایەکگرتوونین، دەرەنجامەکەی ئەوەیە کە قوربانیەکەی دەخەنە سەر خەڵک ئاوارە بێ بەرەو هەولێر و سلێمانی لە کەرکووکەوە، خەڵک لە خورماتوو ئێستا لەو دێهاتانە بەم سەرمایە بە منداڵ و ژنەوە ماڵەکەی سووتێنراوە و دەربەدەر بووە، نەکەس لێ پرسێ، نەکەس پێی وتووە ئەتپارێزین، وعدیان پێداوە بیپارێزن، بەڵام درۆیان لەگەڵ کردوون و دوجاریش ماڵوێرانیەکی تریان بەسەر ئەم میلەتە هێنا، خەڵکی تریان هێندەی تر بێ هیوا کرد. ئەو خەمەی ئێمە هەمان بوو کە نەئەچوینە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم، نەئەچوینە ئەم لاولای کاک مەسعود بۆ ڕیفراندۆم، لەبەر چی بوو؟ لەبەر ئەو پێشبینیانە بوو کە هەمان بوو بۆ ئەوەی ئەوەشی هەمانە لە دەستمان نەچێ. خەمی ئێمە بۆ ئەمە بوو، ئێمە دەمانزانی ئەو برادەرانە بۆ ڕیشە چن بە سمێڵیشی لەسەردانێن، ئەمانە بۆ دەوڵەت پەمپی دنیایاندا خەڵکیان لەسەر خائین کرد ئەگەر لەگەڵیان نەبێ. هەزاران مستەشاری نامؤتەمەنی نامەسئول قسەی سەیر و سەمەرەیە کرد، هەڕەشەیان لە ئێرانە کرد، هەڕەشەیان لە تورکیا کرد، حسابیان بۆ عێراق نەئەکرد، قسەیان بە ئەمریکا ئەوت. ئەوە هیچ گوێیان لە ئێمە نەیەگر، پیان وابوو ئێمە خائینین و دەستی ئەم لاولاین، دژی میلەتەکەی خۆمانین، بۆیە چویشین بەڵێمان کرد، پێمان وتن کە ئێمە دژی سربەخۆیی نین، بەڵام ئەمەی ئێوە دەستان داوەتیە و ئێوە دەیکەن سربەخۆیی پێنایەت. ئێوە ئەگەر ڕاستانە کرد سربەخۆیی یەکەن، لە ماوەی 26 ساڵە پایەکانی سربەخۆبوون و دەوڵەتتان بیناە کرد، ئازادی و مافی مرۆڤتانە پاراز، زیندانی نهێنیتان نەئەبوو، خەڵکتان نەئەفران، لە کەرکووکە زوڵمتان نەئەکرد لە پێگاتەکانی ترکە ئەمڕۆ حەفلە بکەن لە نەمانی ئێوە، پارێزگارێکتان دانە ئەنا کە بڕوا ڕێکەوتنێ بکە بۆ دزینی 3 ساڵی نەوت ڕۆژانە 300,000 بەرمیل زیاتر، کەس نەزانێت چی لێ دێ. گەنجێکیش لە کەرکووکە دیناری پێنە بێ بچێت چەکێ بە قەرز بێنێ و بڵێ من ئامادەم دیفاع لەم خاکە بکەم، بەڵام بەرپرسە دز و گەندەڵەکان هەر خەریکی دزی و خەریکی خیانەت و بەشێکیان خەریکی خراپەکاری ڕەوشتی بوون و دوجاریش کەس نەیزانی بۆ چۆ هەڵهاتن. ئێمە ئەمانودەم حکومڕانیەتیە کرۆکێکی بەتاڵی هەیە، ئەم موئەسەسانە موئەسەسەی شەرعی خەڵک نین، ئەم هێزانە هێزی هەموو ئەم نیشتیمانە نین، هێزی کاک فڵان و کاک فیسارن، بەڵام دەیانوت ئەوە ئێوە چاوتان بە هەرێمی کوردستانە هەڵنایە. دەرکەوەم هەرێمی کوردستانە بەشی هاتنی هێزێکی نەکرد کە تازە دروست بووە لە دوای هاتنی داعش، ئەو سوپای عێراقە لەبەر یەک هەڵوەشا شکستی هێنا، حەشدی شعبی جێیگرتەوە، دەرکەو ئەمانە نەیانتوانی ئەو شوێنانەی خوێنی تیادراوە بە خوێن دەستمان کەوتووە بە ڕێکەوتن بیپارێزن، بە هاتنی هێزێک هەمویان هەڵهاتن و تەسلیمیان کرد و ئێستا هەرێمی کوردستانیان لە بەردەم دڵڕاوچەیەکی زۆر ئادام کە خەڵک زۆرە ترسێ، خەڵک نازانێ ئایم هێزانە دێن بەرەوکوێ دێن، نەتیجەی ئەمە چییە وە چۆنە. بەڵێ ناوبڕێکمان هەیە، دوای ناوبڕەکە دەگەرم وڵای بەڕستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
یەکەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بەسوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بەسوودە بۆ هەڵامات شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بەسوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بەسوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بەسوودە بۆ ئازاری سووری مانگانە کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سۆرانگە بگرەمەوە لای بەڕێز سەبارەت بە ڕێزدانی لە سەڵات چلوەشتی خاکی باشووری کوردستان کێ دەبێت ئێستان بە پرسیارەتە هەڵبگرێت بۆ نمونەوەی کە پێشتر ناویان لە خۆیان نابوو ئەنجومەنی باڵای ریفراندۆم یاخود بۆ کەس ئێستا بەرپرسیارەکە ناخاتە سەرشانی خۆی بۆ نمونە ئەمڕۆ لە پەیامەکەی بارزانی ئەو لایەنێکی سیاسی تۆمەتبار دەکا بۆ لە کەرکووک باسی مەسەرەن ناوچەکانی ژێرەسەڵاتی پارتی ناکات بەڵێ بەڕاستی ئەوەی کە دەبێت بەرپرسیارەتی هەڵگرێ ئەوانن کە بڕیاری ڕفراندۆمیاندا گویان لە کەس نەگرت و ئەوانش کە شوێنیان کەوتن کۆمەڵێک لەوانەی کە زانیاری هەڵەیان داوە بە کاک مەسعود یان پشتیوانیەکی ناواقعیان کردووە لەوەی کاک مەسعود دەبێت پەشیمان نەبێتەوە لەم ڕیفراندۆمە ئەوانە دەبێت بەرپرسیارەتەکەی هەڵگرن لەو ڕۆژەوە کەسیان دیار نین ئەوانەی کە یان و خۆمانە بەسین و یەکەم کەس تەقاکەین و ئەوانەی ئەیان و با ڕیفراندۆمەکە بکرێ بزانە دەوڵەتێکی چۆنمان بۆ دروستەکرێ و بە خەڵکی تریانەوە دێەوە کاڵفام و نەزان و ئێوە واقعبین نین و ئێوە هیچ لە سیاست نازان و ئەوانەی کە لە کەرنەڤاڵەکانە ئەکەوتنە دەستی ڕاست و چەپی کاک مەسعود و پیانەوت نابێ پەشیمان بیتەوە و گوێ لە کەس مەگرە و حساب بۆ کەس مەکە ئەوانەی کاک مەسعودیان بە هەڵا برکە هەڕەشەیان لە ئەمریکا کرد هەڕەشەیان لە وڵاتانی دراوسەیە کرد گاڵتەیان بە عێراقە کردیان و عێراق نەماوە و کۆتایی هاتووە و شکستی خواردووە و دەبێت ئەوانە باجی ئەم هەڵە گەورەیە بدەن و ئەوانە کە ئێستا خۆیان بێدەنگ کردووە دەبێت خەڵکی کوردستان لە بیری نەکات چ مەینەتیەکیان لە ساڵی 2017 بەسەر ئەم گەلا هێناوە لە شنگالەوە هەتاک و خانەقین و سعدیە و جەلەولا لە کەرکووک جارێکی تر خەڵکیان ئاوارە کردەوە خۆیان هەڵهاتن کوا و پارێزگاری کە حسابی بۆ کەس نەکرد بۆ حیزبەکەی خۆشی نەئەکرد بۆ قسە ناکات ئەوانە وایان کرد عێراق بێت لە مەرزەکانی پەروێزخان و حاجی وەمەران ئاڵای عێراق دابکوتێتەوە ئاڵای کوردستان دابگرێ ئەوانە کارێکیان کرد کەرکووک لە دەست بچێ ئەو کەرکووکە نەماکە هەفتەیە پێش ئێستا کورد حکمی تەواوەتی هەبوو لە شارە بەڵێ ئەمە دۆڕاندنە
ئەمە شکست هێنانە، ئەمە تەسلیم بوونە، ئەمانە کە ئێستا بێدەنگن دەبێت بێن وەڵامی خەڵکی کوردستان بنەوە، چیان وەڵامی دایک و کوڕ و کچی ئەو شەهیدانە بنەوە کە تەرمەکانیانە هێنرێتەوە خۆشیان نازانن لەسەر چی بوون بە قوربانی. ئەوانەی کە گاڵتەیان بە ئێمە کرد لە کۆمەڵی ئیسلامی بە بزوتنەوەی گۆڕان کە ئێوە دواکەون لە کاروانی سربەخۆیی ئەم وڵاتە و ئێوە تێنەگەشتون لەوەی کە چه ئاسۆیەکی ڕوون لە کورد کراوەتەوە بەرەو ڕووی ئەڕۆین و دوای 25 ئیتر ئێمە بین بە خاوەنی دەوڵەت و قڕ بەسەرانە هەنێک جوازی عراقیان سووتان، هەندێک ڕەگەزنامە و نازنامەیان سووتان، تازە بینەوە بە عێراقی تازە کوردبوونیان وا لێ کردووە ئەمڕۆ لە مەخمورە بێن ئاڵای کوردستان لە عەمودەکانیش بکەنەوە، لە کەرکووکە لەسەر قەڵا ویژدانیان ئازاریان نادا کە ئاڵای کوردستان داگیرە، شەرم نایان گرێوانەیە یانود ئێمە بە تەنیاش بین لە کەرکووک ڕیفراندۆمەکەین و ئێمە ئاڵای کوردستانمان لە ئەنجومەنی پارێزگاڵ کرد. ئەو برادەرەی سەرۆکی ئەنجومەنەوە لەکوێیە؟ بۆ نایە جوابی خەڵک باتەوە زانیە و ساحە و عەرزە و نەتەختە، ئیتر عێراق نەماوە و وڵاتان لێ ئەگەڕێن بە کەیفی خۆیان ئەمان ئەمە بکەن. ئەوەی کە ڕووی داوە ئازاری دڵی هەموو تاکێکی کوردی داوە، ناسۆرێکە بەسەر ئەم میلەتا هێنراوە، بەڵام لە هەمان کاتیشە هۆکار و شکستەکەی ئەمانەیە کە گویان بۆ کەس نەگرت دەبێ باجەکەی بدەن. باجەکەی چی بدەن؟ ئەوان ئێستا بەرەزوت پێشتر خەڵکە ژارەکە باجی داوە و کوڕی هەژار بۆتە قوربانی، ئەوان بەچی باجەکەی ئەوەیە کە جارێکی تر کەرکووک ئەو کەرکووکە نیە ئەمانە تەراتێنی تیا بکەن و نەوتەکەی بەرن. باجەکەی ئەوەیە کە جارێکی تر بەو جۆرە لە پەروێزخان و لە حاجی ئۆمەران و لە باشماخ و لە ئیبراهیم خەلیل بە فەردە پارەکانی نابن و خەڵک نەزانێت چی لێ هاتووە. ئەوە تا عێراق چۆتە ئەوێ دەبا بڕۆن نەیەڵن. ئێمە من هەر لە بەرنامەکەی بەڕێستا لە پێش ڕیفراندۆم وتم با بە ئێمە سربەخۆین، ئێمە پەرلەمانی خۆمان هەیە، حکوومەتی خۆمان هەیە، سەرۆکایەتی هەرێمی خۆمانمان هەیە، دادگایەکی خراپی سەر خۆمانمان هەیە، ئێمە گومرگەکانی کە لە خاڵە سنووریەکانی وەری دەگرین دەبێ بچێتەوە بەغا نایدەنەوە، ئێمە فڕۆکەخانەی خۆمانمان هەیە، تەحەکومی ئاسمانەکەی عێراق حڕیەتی پێداوین، ڕۆژێ لە ڕۆژان ڕێی نەگرتووە لە فڕۆکەیەک، هەموو ئەمانەیان لە دەستدا. لە کاتێکە ئەو دەستورەی کە کورد بەشدارە لە نووسینەوەی و دەنگیشی پێداوە بەڵێی بۆ کردووە، لەو دەستورە دەبێت داهاتی حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل و باشماخ و پەروێزخان و هەموو خاڵە سنووریەکان بچێتەوە بۆ بەغا. ئەمانە نەیان ناردۆتەوە بەغداش قبولی بووە، دەبێت فڕۆکەخانەکان ئیتیحادین بەو جۆرە مامەڵی پێوە بکرێت کە ئەمان لە دەستور هەیە. هەموو ئەمانە بەشێک لە حڕیەتی گەورە درابوو بە هەرێمی کوردستان. کاکە ئێمە بۆمان نەبوو نوێنەرایەتیمان هەبێ و علاقاتی خارجیمان هەبێ، هەمووی کراوە، هەموویمان هەبوو بە ناوی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە. سەرۆکی هەرێمی کوردستان تەمسیلی وەکو سەرۆکی دەوڵەت کردووە کاتێکە چۆتە وڵاتانی دەرەوە، نوێنەرایەتی گەلی کوردی کردووە. سەرۆکی حکوومەت بە شێوەی پرۆتۆکۆلی وەکو سەرۆکی حکوومەتی عێراقی پێشوازی و مامەڵەی لەگەڵ کراوە. پەرلەمانتارانی هەرێمی کوردستان وەک هەرێمێک نەبووین کە توانای علاقاتمان لەگەڵ پەرلەماناتی ئیتیحادی وڵاتان نەبێ، بەڵام بوومانە و کردوشمانە. ئەمانە قەدری هەموو ئەمانەیان نەزانی هاتن، دزیان لەو میلەتە کرد، خیانەتیان لەو میلەتە کرد، زۆڵمیان لەو میلەتە کرد، داهاتیان برد، کارێکیان کرد، موچەشیان بڕی، دزیەکەشیان چەند هێندە کرد، هەر تێر نەبوون. بۆیە ئەمڕۆ دەبینیت ئەو دۆخە ڕوودەدا و ئەوانیش عەقڵانە هاتوون بۆی خەڵک تووشی ئاوەرەبوون و کۆڕەوێکی تر نەبێ. ئەوە تاوردەوردە دۆخ لە کەرکووک ئاساییە بێتەوە، مەگەرێکی خۆی پاشێڵی و نەخراب بوو بێ کە نەوێرێ بچێتەوە، زۆڵمی ئەوەندە کرد بێ ئێستا لە ئینتیقام بترسێ، خەڵکیی ئاسایی ئەڕواتەوە، خەڵک ژیانی ئەوێ. کاکە خەڵک بێزار بووە لەوەی کە ئەم حیزبانە و ئەم سیاسیانە و ئەم حکومڕانیە فاشیلە بەسەریات 26 ساڵە حکمی کردو و نەتیجەکەی ئەوە بوو کە نەیانتوانی 2 سەعات کەرکووک بپارێزن. دەوڵەت چۆن دروستە بێ بەمانە؟ دەرکەو ئەمانە هێزی حیزبیان هەیە، هەر یەکە لە ژێر فەرمانی کاک فڵان و کاک فیسارایە،
ئەوەی ناوی هێزی پێشمەرگەی کوردستانە هەر ناوە ئەگەر نا وەزیری پێشمەرگە تۆ لەکوێیت ڕاستە وەزیری پێشمەرگە دەرکراوە و لە بزوتنەوەی گۆڕانە بەڵام خۆەوەی کە کاروباری وەزارەتی پێشمەرگا با بەڕێوە وەزیرە بۆ قسە ناکە ئەم هەموو هێزە شکا ئەم هەموو هێزە ڕای کرد ئەم هەموو شەهید و قوربانیە دراوە لەکوێ وەزیرەکەی سەرۆکی حکوومەت لەکوێیە ئەم کارە ساتە لە هەر وڵاتێ بواە ئەوە سەری خۆیان ڕەش کردایە سەری ڕووتی خۆیان ڕەش کردایە بڕۆشت نایە ڕویان نەهاتەیە جارێکی تر بێنەوە سەر شاشە و دەربکەون دەبوو ئەوەی بڕیاری ڕیفراندۆمیدا گوێی لە کەس نەگەر حسابی بۆ کەس نەکرد چۆن هات بۆ کەرنەڤاڵەکان باوەڕکە حەشدی شەعبی و سوپای عێراقی بەقەر ئەو هێزە بوون کە برادران هێنایان لە کەرنەڤاڵەکەی مەلعەبەکەی سلێمانی کەرنەڤاڵیان پێکرد لیوایەک و تەیارە و دەبابە و مدەڕعە و ئەو هەموو چەکدارە ئەی بۆ نەچوون دیفاعی پێ بکەن ئەی بۆ نەچوون سنوورەکانی پێ بپارێزن عیب نییە سوپای عێراقی بێت لە حاجی ئۆمەران مەرزەکە بگرێ ئەمە کراوە بێتە پەروێزخان وە گومان هەیە بڕوا بەرە و شوێنی تریش ئەمانە دەرکەوت بەڕاستی دوژمنی ئەم میلەتە بوون بەڕاستی لەسەر بێڕێزکردن و بێهەیبەتکردنی ئەم میلەتە کاریان کردو و بەردەوام بوون دەبێت ئەو لایەنانەی دەستیان لەم دۆخانیە ئەو لایەنانەی لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمانە بوون کە برادری وایکە 140 دەنگی هەیە هەر بۆ قەرەباڵخی چوە لە یۆدانی شوێسە کەس نازانێت لەکوێیە باشە بە ناوی تورکمانەوە قسەیە کرێسە تورکمان حەفلاکەن بۆ گرتنی کەرکووک کوا تورکمانەکانی تر ڕاستە ئەمانە ئەبێ دادگایی بکرێن ئەمانە ئەبێ گەل سزایان بدا باشە بەڵام دادگا لای خۆیانە دەسەڵات لای خەڵکی کوردستان دەبێت ئیدی بەهۆش بێتەوە بە ئاگا بێتەوە بە ئاگا بێتەوە لەوەی ئەوەندە چەک بۆ ئەمانە هەڵ نەگرێ بیان پارێزێ و خۆیان پێش ئەوان ڕاکەن ئەمانە ئەبێ بە ئاگا بێنەوە ئیدی چەپڵە بۆ ئەم هێزانە لێ نەدەن کە 26 ساڵە دزیان لێکەن تاڵانیانەکەن بە کوشتیانەدەن لە پێناوی خۆشگوزەرانی خۆیانە کوا کوڕەکانی خۆیان کوا بنەماڵەکانی خۆیان ئەم وڵاتە هەمووی گڕ بگرێ ئەوان لێرە نین لە شوێنی ئەمینی وڵاتانی دنیان و پاسپۆرتی وڵاتانیان پێ چه باکیان هەیە ئەم شکستەی کە هێناویانە بەسەر ئەم میلەتە ئەو ئازارەی خستویانەتە دڵی هێزی پێشمەرگە و ئەو ناسۆرەی هێناویانە بەسەر تاکتاکی ئەم میلەتە کە بگری کاتێکە بینێ هێزێکی وەکو پێشمەرگە ئەگری سەنگەرەکان چۆڵەکە و لاشەی لەو ناواکەوێ دەبوو ئەمانە ڕەجم بکرێن نەک ڕویان بێ جارێکی تر بێنەوە سەر شاشە و بە قافڵەی سەیارە و بە چەک و بە خۆبادان بەسەر ئەم میلەتە بڕۆن ئەمانە بەس ئەتوانن بەسەر ئەم میلەتە خۆیان فەڕسکەن ئەگەر نا ئەوە سوپای عێراقی هات ئەوە حەشدی شەعبی هات بینیمان کەسیان جورئەتیان نەبوو ئەوانەی کە ڕۆژێ پێش هاتنی حەشدی شەعبی و سوپای عێراقی فشەفشیانە کریان و لەکوێ ئەگەر پیاوە با بێ تەمە ناکەین بێ وا ڕای کردووە کەس نازانێ بەجلی کوردیوە ڕای کردووە بەجلی ژنانەوە بۆیە ئەمانە دەبێ خەڵک ئەمانەی لە بیر بێ کاکە خەڵک لە بیری نەچێتەوە ئەمانە نەهامەتی نەماوە بەسەر ئەم میلەتەی نەهێنن یەک نەهامەتی ماوە بەسەری بێنن کیمیاییمان بکەنەوە بەسەرا جینۆسایدیان هێنا بەسەرمانە ئەنفال ئەوەی بە ناوی ئەنفالەوە بوو بەسەر کوردانی ئەزیدی هێنایان بەس هەڵەبجەیەکی تر ماوە بەسەر ئێمە بێت ئەویش هێزێک بێنن پەلی بگرن کیمیاییمان بکا بەسەرا بۆیە میلەتە نابێت دەنگ بداتەوە بەمانە نابێ بڕوای بەمانە هەبێ نابێ متمانەی بەمانە هەبێ ئەمانە بەس بۆ گیرفان و ژیان و گوزەرانی خۆیان ئاگایان لە دنیا نەمابوو ئاگایان نەمابوو لەوەی کە میلەت لە چ وەزع و میحنەت و معاناتێکایە لە ئێستا بۆیە نابێت چیتر ئەمانە شایەنی ئەوە بن سیاست بکەن و حکومڕانی ئەم وڵاتە بکەن ئەی چارەسەر چیە بۆ ئەم بارودۆخ ئێستا بەڕێزکەوتت بە تایبەتی لەسەر ئاستی گیان چارەسەر ئەوەیە دیان شکان شکۆی پێشمەرگەشکە کامیشە دەرەوە میلەتی کورد میلەتێکی قارەمان نەسرا چارەسەر ئەوەیە هێزی بەدیلی ئەمانە ئێستا بێتە پێشەوە هەیە و بەدیلە ئێستا پێویستە بەدیلی ئەمانە بێتە پێشەوە تعامل لەگەڵ عێراق لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ اتحادی ئەوروپی بەریتانیا نەتەوەی گرتووەکان بکە و بە سەراحەتیش بڵێ هۆکاری ئەم دۆخە و ئەم شکستە ئەوانە بوون کە ئێوە چەند ساڵە پشتیوانیانەکەن زۆر بەداخەوە بۆ ئەمریکیەکان بۆ بەریتانیەکان بۆ ئەوروپیەکان بۆ ئێران بۆ تورکیا بۆ عێراق کە هەتاک و هەفتەیە پێش ئێستا چەند ڕۆژێ پێش ئێستا
دیفاعیان لەم برادرانە کرد بۆی ئاوا حکوم بکەن ئێمە چەنێ هاوارمان کردمان با بە ئەم حکومڕانی ئەمانە نەتیجەکەی زۆر خەتەرە هەر دیفاعیان لێکردن ئەوە تا ئێستا بینیان نەحسابیان بۆکەن نەگوێیان لێگرن و نەهامەتیش بەسەر گەلەکەی خۆیان نادێنن ئێستا پێویستە ئەوان تەعامل لەگەڵ ئەمانە نەکەن و ئەم حکوومەت و دار و دەستەیان هەر هەمووی بڕوا و هەڵوەشێتەوە هێزی نوێ و هێزێک کە ئێستا کۆمەڵە بزوتنەوەی گۆڕانە تەعاملی لەگەڵ بکرێ جێگرەوەی ئەم شکست خواردوانە بێ و بێ ئەم هێزانش ڕاستگۆیانە واقعیانەت بێنە پێشەوە تەماشاکەر نەبن چکەمانە شکستیان خواردووە دەبێت لە شکستی ئەمانە کۆمەڵ و گۆڕان و خەڵکی تری ئازادی خواست کە ئەم سیاسەتەی قبول نەبووە بێتە پێشەوە و زۆر تعامل لەگەڵ ئەم واقعی ترا ئێستا خەڵک لەسەر چارەنووسی بۆ نمونە هەرێمی کوردستان دوای لە زدانی ئەو ناوچانە کە ئێستا 4 پارێزگا ماوەتەوە خەڵک لەڕاوکێدا مەسەلا چارەنووسی هەرێمی کوردستان چی بەسەر و پێ ئەوەی کەماوەتەوە ئێستا چارەنووسی هەرێمی کوردستان بەو جۆرەیە ئەم هەرێمە دەمێنێتەوە بەلاوازی وەوان ئامادەنین تەعامل لەگەڵ قیاداتی پێشووی ئەم هەرێمە بکەن هەندێکی هەمووینا ئەگەر هەندێک لەوانە لانەچن تەعاملیان لەگەڵ ناکرێ کە تەعاملیان لەگەڵ نەکرا وردە وردە دەسەڵاتەکەیان بچووکە کرێتەوە تەحجیمەکرێ تا ئاستێک ئەگەر هاتوو ڕازی نەبوون بەوە ڕەنگە دوو هەرێمی دروست ببێ مەترسی هەیە بەڵێ و زەمانەکەشی مەحدودە لەوەی کە دوو هەرێمیەکە لایەن عێراق و دوویان هێزە ناوخۆیەکان بەڵێ عێراق لەلایەن عێراقەوە و هێزە هەرێمیەکانیش ئیتفاقیان هەیە ئیتفاقێکی سێقۆڵی نێوان ئەنقەرە عێراق تاران هەیە لەسەر ئەوەی چۆن دەسەڵاتی هەرێمی کوردستان و ئەوەی کە بڕیاری ئەم ریفراندۆمەی دا و پاشگەز نەبەوە حسابی بۆ نەکردن بەو جۆرەی لێبێ ومێ دەکەم نەگاتەوە بەڵام کە گەیشتە ئەوە هەرێمێکی لاوازە بێ لەژێر هەرمەنەی بەغدا و ئەو سیادە و سەروەریەی پێشتر هەمان بوو لە دەستمانە چێ بەڵام ڕەنگە ئەو کاتە بێن ئیتفاقێکی نوێ بکەن بۆ ئەوەی کە بودجە چۆن بێتەوە داهاتەکان چۆن بچێتەوە بەغدا ئێستا سەبارەت بە کاتیشمەکەماوەگەر بە کوردی بێ سەبارەت مەسەلەن بە ژیانی خەڵک موچەی خەڵک دۆسەی نەوت موچە چی بەسەر دێ دوای موچە لەمڕۆوە هی هێزی پێشمەرگە کە جەدوەلەکەی حکوومەتی شکست خواردووی هەرێم داینابوو وەستا نەوتی هاڤانا و بای حەسەن لەگەڵ نەوتی کەرکووک جارێ مەسیری وازەح نییە بۆیە من پێم وایە ئەمانە چاوەڕێی ئەوەیان نەکرد ئەمە ڕووبدا و موچە نەمێنێ و نازانم موچە چی لێ دێ و کەی ئاوا موچە ئەتوانن بدەنەوە چکە ئەوان 700,000 بەرمیلیانە نرد موچەیان نەئەدا ئێستا 350,000 قەتع بووە دەبێت چۆن بیدەنەوە دەبێت خۆیان وەڵام بدەنەوە ئەگەر نا من پێم وایە هەندێک ناڕەحەتی لەم ماوە ڕوو لە خەڵکەکە بەڵام ئومێ دەکەم زۆر نەبێت بەڵام چارەسەرێکی کە عێراق باز دۆکەی موچە بنێرێت هیچ معلومات ئەوە پەیوەندی بە ڕێکەوتنی نوێوە هەیە چکە هێشتا دەرگای گفتوگۆ دانەخراوە بەڵام پاشی پاش لە دەستدانی ئەو هەموو ناوچەیە و پاش لاوازبوونی هەیبەت و هەیمەنەمان ئەو کاتابێ بە زەعیفی بڕین تەسلیم بینەوە کە ئەوەش بەڕاستی بەرپرسیارەتەکەی لەسەر ئەوانەیە کە ئەم عینادیان ئەم ماڵوێرانی بەسەر خەڵکیان بۆچی بەرپرسان سەرڕای ئەو شکستێک کە بەرەزوتت سەدا چلۆشتی خاکیان لەزداوە شکۆی کوردیان پێشمەرگە لە ئاسی جیان شکان بۆچی ئامادەنین دان بە هەڵەکەی خۆیان دابنێ بوون لە پەیامەکانیاندا دان تەنانەت بڵێن ئێمە هەڵە بووین داوای لێبوردن لە خەڵکی کوردستانەکەین ئەوە سەلمێنەری ئەوەیە کە هەر ئاوا سیاسەتیان کردووە و ماڵوێرانی خەڵک بەلایەنەوە گرنگ نەبووە گرنگەوەی عینادی خۆیان بەرنەسەر و قسەی خۆیان نەشکێنن جا میلەت تێگەشتێت بەلایەنەوە گرنگ نییە و وعدی خۆشیان بووە کە گەر هەرچی هات بە سەرمان ئەوان تەحملی مەسئولیەتەکەی بکەن بەڵام ئەوەش ڕاز نەبووە تەحملیان نەکردووە تا ئێستا ڕاز نەبوو نەماندیەوە چیان تەحمل کرد ئەگەر ئەم سەرکردانە نەگۆڕن چارەنووسی کوردستان خراپتر دەبێت بەڵێ خراپترە بێ هەیبەت و هەیمەنەمان لاوازترە بێ هەرێمەکەمان ئەبێ بە هەرێمێکە هیچ بەهایەکی نامێن بەڵێ زۆر بەڕێز سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ وەرەستان کە لەم بەرنامەی لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ